چۆن دەبێ سەربەست گەلی ژێردەست کە کچدا بەستە بێ بەس نەبێ ئەو کۆیلەتی و ئەو کچ لە ژووردا بەستنە دەرکی داخستووە لە تۆ بابت کەچی دەرکی نییە دەرکە داخستن لە تۆ دەرکی هومێد داخستنە داڕزینە مردنە ئاخر هەتا کەی پێت بڵێن نابێ بێتە دەر لە ماڵ مافی ژیانی کوا ژنە کیژی خەڵکی بۆمبی ئاتۆمی دروست کرد و ئەتۆش هەر دەزانی ناوی ئەستێوڵک و دەرخۆنە و پنە فێری زانست و هونەر بوو ئەو لە سایی خوێندنی تۆش تەشیمان بۆ دەڕێسی یادگاری شیرنە ئەو بە ئاسمانە فڕی دنیا گەڕا چووە بن بەحر دەگ نەمێنم کاری ئێوەش هەر لە ژوور دانیشتنە کوڕبەزێنە ئەو لە عیلم و ئەو لە کار و سەنعەتە گۆرەویشە سەنعەتی تۆ پێت خەنی بووم بیچنە شەنگە بێری یار و دەستباری کوڕی کۆچەر نەبێ چۆن دەگاتە جێ هەوار و هۆ بە ئەو بارگە و بنە سڵاوتان لێبێ بینەرانی عەزیز و خۆشەویست لە هەر کوێ گەنج جوانترین سڵاوتان لێبێ هێمنی موکریانی یەکێکە لەو شاعیرە هەڵکەوتوانەی کورد کە دواکەوتووی کۆمەڵایەتی و گرفتە کۆمەڵایەتیەکان و جیاوازی چینایەتی نێوان ئاغا و دەرەبەک و پاڵە و ڕەنجبەر و جوتیار لەلایەک و جیاوازی نێوان ژن و پیا و چەوساندنەوەی ئافرەت و مێینە لە کۆمەڵگەی کوردەواریە کردوویەتی یەکێک لەو شاعیرانەی کە هەمیشە بەگشت دواکەوتوی کۆمەڵایەتیدا بچێتەوە و چارەسەری ئەو دواکەوتویەش بکە نەخوێنەواری لە کۆمەڵگەی کوردی بەگشتی و نەخوێنەواری لای ئافرەتی کورد یەکێکە لەو ئاریشە و گرفتانی کە هێمنی موکریانی زۆر جوانتوانیوێتی دەستی بۆ بەرێ ئێمە ئەمڕۆ لە مەڵقەی بەرنامەی خەڵوەتدا قسە دەکەین لەسەر دواکەوتوی کۆمەڵایەتی و گرفتە کۆمەڵایەتیەکان لە شیعری هێمن و ئایا بزانین لە ژیانی ڕۆژانەی عەمەلی هێمن خۆیدا توانیوێتی بە عەمەلی و بە واقعیش ئەم دواکەوتویە کۆمەڵایەتیە دوژمنی بێت و بتوانێت چارەسەری بکە لەگەڵ یەکێک لە دۆستە زۆر نزیک و نزیکەکانی هێمنی موکریانی وە شارەزا لە شیعرەکانی ئەمەڵقەی بەرنامەی خەڵوەت پێشکەش بە ئێوە دەکەین و هەوڵ دەدەین باز لە دواکەوتوی کۆمەڵایەتی بکەین لە شیعری هێمندا میوانەکەم زۆر بەڕێز کاک مەلا ڕەسوول پێشنماز یەکێک لە دۆست و ئاشنایانی هێمنی موکریانی کاک مەلا ڕەسوول سپاس بۆ دەرفەتەی کە بەێمەت بەخشی ئێوەش زۆر بەخێر بن سەرچاوان بەرنمەیەکی زۆر باشتان هەڵبژارتووە کەسێکی زۆر بەناو دەنگتان هەڵبژارتووە کەسێکتان هەڵبژارتووە کە بەڕاستی هەتا ئەو کاتێکە وەفاتی کرد هەست و نیست و قەڵەم و لاقە پیرەکانیشی لەو دوایدا هەمووی لە خزمەتی گەلی کورد و میلەتی خۆیدا وە شارەزایەکی بە معنای کەلیمەشی لەسەر تەواوی جەریاناتی کۆمەڵگای دواکەوتوی کوردەواری هەبوو. زۆر باشە کاک مەلا ڕەسوول ئەو گرفتە کۆمەڵایەتی و دواکەوتویە کۆمەڵایەتیانە چین کە هێمن لەسەر لەبەری دیوانەکەی دەستی بۆ بردوون بۆ نمونە هەر کۆمەڵگەیەک ئەگە کۆمەڵگەیەکی دواکەوتوو بێ کۆمەڵگەیەک بێ کە ستەم و چینایەتی تیا ڕەنگی دابێتەوە کۆڵێ دەردە کۆمەڵایەتەکانیشی بە یەک و دووەوە داناکەوێ گونجە دەیان و سەدان دەردی کۆمەڵایەتیە بن هێمن دەستی بۆ چەند لەو دەردە کۆمەڵایەتیانە بردەوە کامانن ئەو دەردە کۆمەڵایەتیانەی کە ئەو لە شعری خۆیان جێی کردوونەتەوە مامۆسای من لە سەردەمانێک ژیاوە کە دەکرێت بڵێن دە 12 ساڵ یا 15 ساڵ پێش من کە لەدایک بووە لە ناوچەی موکریان و ئەو کاتیش هەڵکەوتەی وڵاتی ئێمە کوردستان بە تایبەتی دەورانی لە کوردستانی لە ڕۆژهەڵاتی کوردستان دەورانی ڕەزاشایە لە تورکیا دەورانی ئەتاتورکە کە ئەو دوو کەسە هەردووکیان تڕندە و خوێنڕێژ و دوژمنی میلەتی کورد بوون بەڕاستی نەفەسیان لە میلەتی کورد بڕی بوو بێزگەلەوان خوڵە دەرەبەگ و ئاغا و ماغاکانی ناوچەش دەستی کەمیان لە داگیرکەرەکانی کوردستان نەبوو دەگەڵەوەی هێمن بۆ خۆی هەم مڵکی هەبوو وەک مڵک بڵین ئاغا بوو هەم شێخ بوون بەڵام هەر لە منداڵیڕا ئەو ئینسانە وا بارهات بوو وەک ئینسانێکی سادق و خزمەتگوزاری میلەتی خۆی و دیارە زۆر هەر لە منداڵیڕا فکری زۆر لەو مەسەلانە کردوێتەوە کە چین ئەو شتانەی کە ئەو میلەتی ئێمە پیانەوە دەناڵێنێ بۆ نمونە خۆم بە نمونە بێنمەوە ئەو دەورانی کە هێمن ئەو شتانەی فکر لێ کردوێتەوە دوایە دەری بڕیون بە شێوەی شێعر
ئێمە ماڵێک خەڵە باڵق بووین بابی من چوارژنی بەدایم هەبوو 32 خوشکوبرا بووین ئەمن زۆر چاکم لە بیرە دروست لە دەوری کۆماردا کە ئێمە چوینە مەدرسەی و قوتابی دەوری قازی محەممەدی بووین و ئەمە و دەمپۆلی دوو بووین لەگەڵ ئامۆزایەک خۆم بە ناوی کاخەسەنی ڕستگار ئەمە خوشکوبرامان زۆر بوون ئەمن و حەسەن کە لەوانی دیکانە دوو کوڕبوونی لە ماڵەدا حەقی نێو میوانان و دیوەخانمان هەبوو بەڵام وەتاقەوە هەڵکەوت بوو شوێنێکیان ژووری عمومی ئینوستنی ژنان بوو ژووری جێگایەکیان وەتاقی پیاوان بوو داڵانێکی چۆڵی تێدا بوو بۆ نمونە گە بابی من لەو داڵانەی کچی 4 ساڵ 5 ساڵ 6 ساڵیش کچ خوشکی من چاوی لێبا ئەوە دیارە کە بێرەدا میوان دێن و دەچن حتمما ئەو ژنە تووشی لێدان دەبوو دایکشەی تووشی لێدان دەبوو یعنی کۆمەلگای ئێمە ئاوا بووە ئاوا ئەو دەمی لەباری ژنەوە فکرکراوەتەوە ئەوەندە فەرق و جیاوازی دەنێوان ژن و پیادا کراوە بەشێکی دیکەشی هێمن کە بۆ خۆی وڵاتەکەی ئێمە لایەکمان گەورکە لایەکمان مانگوڕە بەشێکمان دەکەوێتە مامەش و ئەوانە منتەقەی خەتی پیرانشار و ڕۆژاوای مەهاباد ئەو عەشیرەتانەش کە فەیزوڵڵا بەگیش بڕێک دوورتر لە منتەقەی بۆکانێ بانایەکانیش کە هەر تەقریبەن نزیکی وێ دەگرێتەوە مەنگوڕەکانی لێ دەرکەی کە هەمیشە بەڕاستی عەشیرەتێکی زۆرتر تێکەڵ لەگەڵ خەڵکی خۆیان و لە چاو هەموو عەشیرەتەکانیش کوردستان بە تێکڕایی دەڵێم عەشیرەتی مەنگوڕ بە شێوەی ئوروپا کە من دوایە لەو دوایانەدا ئوروپان بیت احترامی ژنیان گرتووە تەنیا عەشیرەتێکە کە لەبەرەوەی باپیراغای گەورە کە باپیرە گەورەیانە 5 ژنی هەبووە هەر 5 تایفەی مەنگوڕان کە 5 تایفەن هەر 5 یەکیان نەبێ هەمویان چواریان بنێو ژنان زێڕن و مرۆت و شەم و چیوچیوانە یعنی ئەوەندە لایەنگری لەژن بووە ئەو جار شتێکی دیکەیکە لە سەو تایفێ من دەیزانم خزمەتی کەڵاویشمان لەگەڵیان هەیە هەر ژنێک کە لە مردی کردووە بە ئامۆزای خۆی بە هەر کەسێکی مردی کردووە لە ماڵە بابیڕا کە حیوانیان داوەتێ بەشی خۆی ئەو ماڵە مێردەشی حیوانیان داوەتێ ئەو ماڵە شوانیان هەبووە شیان هەبوو فلانیان هەبوو ئەو ماڵاتی ئەو ژنەی دەگەڵ ماڵاتی ماڵە ئاغاکەی تێقەڵ بووە ماڵە ئاغاکەی لێ فرۆشراوە خرجکراوە فلان بەڵام ئیژنەکەی دەستی لێ نەدراوە شوانیش بۆ گیراوە من لەکوێ ئەم هاوکێشەیە بوو ئایا هێمنیشە سەر بەم عەشیرەت و بنەماڵەیە بۆیان بۆ نمونە ئەمە چ پەیوەندی بە باسکردنی ئێمەوە هەیە بۆ هێمن پەیوەندەکەی ئەوەیە کە چون لێک زۆر نزیکن تێکەڵن و بۆ خۆشی هێمن لەبەر ئەوەی کاوان بە بنە چەکەت دەرەبەک نەبوون ئاغا نەبوون ئەوان کەسێک بوون کە لەبارەی عیلمەوە بداخ سوڵتان کەوانی ئەو ڕۆژێ بۆ ماسکردن لە شۆڕی مەریوان ڕاهێناوەتەوێ باپیری گەورەی هێمنی پیاوێکی زۆر عالمی مەشهور بووە لە هەموو کوردستاندا وەک بڵین مەلاشی عەزەدین مەلا حوسێنی مەزدی ئەو مەلا گەورە گەورانەی مەچۆن مەشهور بوون ئەو مەلاجامیش ئاوە مەشهور بووە و لە شۆڕی مەریوان ڕاکە گوندێکە هێناویانن بۆ سابلاغێ لەوێ ئەو بداخ سوڵتانە ئەو سێ چوار دەیەکە بەشێکیان کەوتۆتە بەر بەشی ماڵە مامۆسایمی بەشێکیان کەوتۆتە بەر تایفەکەی دیکە ماڵم مەلاجامی ئەو بەهۆی ئەوەیەوە کە دەگەڵ ماڵە شێخی برهانیش دوایە خزمەتی و شتێکیان پیدا کردووە ئەو ڕوحیەکەی وا بار هاتووە کە هەمیشە بەشی دیفاع لە خەڵک گیر و گرفتەکانی خەڵک چەسانەوە دەنێو خەڵکدا ببینێ زامنەوە بۆ باسکردی کە مەنگوڕ ئەویان ئاوا هەمیشە حەقی ژنیان دیاری کردووە ژن بە معنای خۆی ئازاد بوو حتا بۆ هاتوچۆ بەسەم دەگەڵ بابم کە احترامیان دەگرتوانە ئەمە کە چوبینە هەردی وەخانێکی دوای ساعتێک 2 ساعت لێنێ مەنگوڕان دەبوو بابم بە یەکێک لە نۆکەرەکان بڵێ باغاژنەکان بڵێمە دەمانەوێت سەردانێکیان بکەین ژووری خۆیان نەبوو جێگای خۆیان نەبوو وەگا پیاوەکان دەشوی لەگەڵیان دادەنیشتی چیان بۆ لە دەنای فڵانیان دەکردیان ئەوان لە هەموو بوارێکدا بەڕاستی لەباری مێردکردن هەرچێکی بێوانە مەنگوڕ مەشهورە کە بە معنای کەلیمە حەقی ژنیان ناسیەوە ئەوانی دیکەنا ئەوەی جا لەباری ژنەوە لەباری کرێکار و فەلاح و ئەوانەوە هێمن بۆ خۆی ڕەنگە و بابیشی قەت ینی پێم شک نایە نەمبیستوە کۆمەڵێک ڕایەت توشتیوان هەبووە وەک ئاغای دیکە ڕفتاریان دەگەڵ کردن وەک ڕەفیق و تێکە ڕفتاریان دەگەڵ کردون لەباری شەوسانەوەی وانیشەوە لەباری زوڵم لێکردنەوە مەسەن قەدیم لە وڵاتیمە عادەت وا بوو ڕەنگە لە هەموو شوێنەکانی دیکە عادەت وا بێ یەک بەشەر لە تەواوی ئەو
دێهاتانەی کە من بۆت باز دەکەم و عشیرەتانە هەتا گەورەبوونی منیش بە شەرێک وەتاغی نەبوو وەتاغی زیادی هەر یەک ماڵ هەبوو چونکە کابرا کە مەسەن ئەمە دوایە پێمان دەکردن کە گەورە بوو دەما کاکە بۆ ماڵەکەت خۆش ناکەی بۆ دارێک ناسەقینی بۆ نادێک وجا کاکە ئەوە سوێن ئاغالێم تووڕە دەبێت دەرم دەکا بۆی بەجێ دەمێنێ یعنی عادەت وان نەبوو کە کابرا بوێرێ وەتاغێک بۆ خۆی دوستکە ئاغا لە هەر کەسێکی تووڕە ببە دەیکوت بڕۆ کە بڕۆژ ئیدی تازە تێدا نەبوو دەبوو ئللا بڕوات چێڕای بگرێ بچێتێکوانە کەسێکی وای دیشەی دێناکە ئیسیفادەی بۆی زیاتر بێ جا ئەوانە کە هەمووی دەردی کۆمەڵاتی ئێمە بوون جگە لە زوڵم و زۆری ڕەزاشار کە ژاندارمە بۆ وڵاتی وەردەبوون و تێ هەڵدان و لێدانی خەڵکی و هەڵاتەڵاتیانی خەڵکی بۆ لاولایدا ئەو شتانە پاڵی بەهێمنیەوە ناوەکە هێمن کە فکری کردوێتەوە و چ شتێک بە خازانجی خەڵکەیەتی نە خوێندەواریە ژن دەماڵەدا بوون و بەو شێوەی چاولێکردنە کە بەکەم وەردەگیرێ ئەو لە کرێکاردا لە باسی فەلاحوانەدا ئەوەی کە هێمن لەسەر دەشقەڵشیوی و پاڵە و ماڵە و داس و دروێنە و ئەو شتانەدا باسی فەلاح دەکا ئەم پێمانی هیچ فەلاحێک بۆ خۆی بتوانێت ئاوە وەستی خۆی بکاوانە یعنی چۆتە دا خوێنی هێمنیەوە ئەو مەسەلان چونکە بۆ خۆی وەک واقعە دەما سی ساڵ کە بەیەکەوە بووین ئینسانێکی پەپولە ئاسا ئینسانێکی خۆشنێ و ئینسانێکی سادق بە معنای کەلیمە خزمەتگوزاری خەڵکی خۆی بۆ هێمن کەواتە کاکمەلە ڕسوول هێمن تەنها لە ڕووی نەزەری و تیۆریەوە شارەکانی کە چەندێ ناسک و جوانن بەرگرین لە چەساوە و لە ژێردەستە و لە ستەم لێکراوەکانی کۆمەلگەوە زۆر جار بۆ نمونە بەرگری لە مافی ئافرەتەکە ڕێگەی خوێنەواری و دەستڕەنگینی و داهێنان لە ژنەکە مەبەسمەیە لە ژیانی واقعی و عملی خۆشیدا بەدەر لە تیۆر و نەزەریات هێمن باوەڕی بەم یەکسانیە باوەڕی بەم لابردنی ستەم و زوڵم و زۆرە هەبوو لەسەر چینی چەساوی کۆمەڵگەکەی 100% من لە هەموو ئەو ژیانەیدا کە لەگەڵ ئەو پیاوەی بەیەکەوە بووین یەک جار نەمدی بەرامبەر بە یەک ئافرەت ئەو خەڵکو و کۆمەڵگای کە لەگەڵمان بوون یەو ڕەفیقانە نەک چاوێکی بڵێن بە سوچیا ببێ حرمەتی هەموو ئەوانەی بە پیر و جوحێڵ و منداڵەوە بەڕاستیوە گەولادی خۆی حساب دەکردن هەر یەکێک لە ژنەکانی ئێمە کچەکانی ئێمە کە وێک دەکەوتین مامۆستای من کە دامێری دەگرت و ماسی دەکرد و ئەوانەی دەکرد دەست و هەستت دەکرد منداڵەکەش وای هەست دەکرد هەر ئەو خۆشەویستەی کە دەنێ و ژنان و منداڵاندا ڕەنگیدایەوە هێ من ئەوە بوو کە ئەو پیاوە بە سەداقەتەوە بەڵام خەڵکی دیکەمان هەبوو شاعری دیکەمان هەبوو وانە بوون بەڵام هێ من بە دڵ و عەقیدە و ئیمانەوە ژنی کوردەواری ئەوەش کە تعریف دەکات لە جوانیەکانیوانە خەڵک پێوانە بێ هێ من ئینسانێکی هەوەز باز بۆ بۆی وای کردو نەخێر منی ویستمەوە بپرسم زۆر جار شاعیرەکانمان پاڵنەری چێژ و گەشتن بە جەستەی ئافرەت وایان لێ دەکا وەسفی ئافرەت بکەن یا بۆ منە ئافرەتیان خۆشەوێ لە بەرهەمەکانیان جێیەکەنەوە ئایا هێمن ئەم پاڵنەرە جەستەی و چێژ وەرگرتنەی بەرامبەر بە ئافرەتە بوو ئەم هەموو شیعرە تەڕوو ناسک و جوانەی لە وەسف و پیا هەڵگوتن و خۆشەویستی ئافرەتدا نووسیوە من باوەڕ ناکەم چونکە ئینسانێک لە 15 ساڵ بەشی زۆری بە شەو و ڕۆژ و بێکار بووین لە بەغدا دەڵێ لە منتەقە خەڵازێ دەڵێ هەر شوێنێکی دەڵێ لە ڕۆژهەڵات دەڵێ پێکەوە بووین ئەمن ئەو شتەی ئەو بابەتەی کە حتا وەک دڵداری هەموو گەنجێک دڵی هەیە هەموو گەنجێک کچی خۆشویستە کوڕێک ینی کچ کوڕیان خۆشویستەوانە کەسانێک کە لێک نزیکن هێندێک باس دەکەن لەو باسانە مثلا ئێمە ئەغڵب دەگەڵ زۆر برادر ئەو باسانەمان باس کردووە بەڵام هێ من حتا لە غەیری خێزانەکەی خۆی زیاتر لە غەیری بە تەنس ئەگەر شتێکی لەو بابەتەوە کەواری خاڵی کە کردی بە شیاریش باس کرد بێ دەنا قەت قەدەوانەی لێ نەبیسراوە قەت چاوەڕوان نەکراوە کە هێ من مەسەنەن کەسێک هەستی پێکرد بێ کە بۆچوونێکی دوور لە ئەخلاق و ڕفتاری هەیە دەگەڵژن و بە بۆچوونی خۆشم ئەو وەسف و تاریفەی کە ئەو ئینسانە لە ژن و کچی کوردەواری و لە باری ئەخلاقەوە بگرە لە هەتا هەرچێکی دیکانە ئەوە زادەی مشک و هەڵقوڵاوی بیر و بۆچوونی خۆیەتی و لەمسیشی کردووە و نەبێ هەر ئاوە بە هەوەزە قسێکی بێ هەمووی ئەوانەی دێهات کە مەرکەزی ئەو جورە ناعەداڵەتی و بڵێن حەق و جوشتانەوانە بوون ئەو پیاوە 190 عمری لە دێهات ژیاوە
لە دێهاتی دەوروبەری مەهاباد و ئەوانە زادەی مشکی خۆی بۆ بۆچوونێکە کە وەک پاڵپشتێک وەک ناوزڕاندنێک یا باسکردنێک کە ژنی کورد ئاوا بووە ینی ویستوێتی لە دوای خۆی شتێک بەجێ بێڵێ بۆ ژن و کچی کوردەواری کە مێژوو حسابی لەسەر کە بەڕاستی حسابیشی لەسەر کردووە. مامۆستا یەکێک لەو شارانەی کە من وەکو ڕنگدانەوەی جیاوازیە چینایەتیەکە یا بۆ نمونە خۆشەویستی ئافرەت و نەمانی زوڵم و زۆر لەسەری و یەکسانی نێوان ژن و پیا و هێمن ئاماژەی پێکردو وتوێژی کچ و کوڕەکە وتوێژی نێوان کچێک و کوڕێکە و باز لە بەیەکگەیشتنی ئاواتەکانی خۆیانەکە من پێم خۆشە جەناب بدەم شارەکە بزانین مەبەستی چییە هەیە من لێرەدا و ئەیەوێ پەنجە بخاتە سەرچێک ئاریشە و کێشەیەکی کۆمەڵگەکەی. ئەوەش لێرەدا کە هەر دەگەڕێتەوە سەر دیهاتی بوونەکەی هێمنیە کە زۆرە هالا و کیژی کوردەواری هەبوون کە بە مراد نەگەیشتون و یەکتریان خۆشویستەوە و لە ترسی کە سوکاری خۆیان و دواکەوتی کۆمەڵگایەتی نانتوانیوە بە ئاواتخی خۆیان بگەن دروست ئەو هێناوێتی ئەوەی بە شێوەی شعر دەربڕیوە کە بۆ خەڵکی دواتر و ملەتی خۆمان ئەوەی کە دوورن لەو شتانە لەو لێکدارنەوانە یا لەمسیان نەکردووە لەمسی بکەن کە کچ و کوڕێک چ دەردی دڵێکیان هەیە چیان دەدڵیدایە چۆنیان بۆ یەکسەر ڕشتۆ بەڵام قەت ناتوانانی بە ئاواتی خۆیان بگەن بەسەر تا سەرەکەی ئەوەشە باقیدێ من یەکێک لەو شتانەیە کە لە سەداقەتی هێمن بۆ میلەتەکەی لە سەداقەتی هێمن بۆ ژن کە لە کۆمەڵگەی کوردەواریدا هەتا ئەو ساڵانەی دوایش ئەلعانی ژەڵان لە کوردستانی عێراق بەداخەوە 30 ساڵەوە پێش کوردستان ڕۆژهەڵات لێرە لە پێشتر بوو ئەلعانیژە من لە زۆرەهات جێگا کە تێکەڵاوی و داوەتمان دەبێ مەسەلا تۆ ژنێک نابینی بێ بتوانێت دابنیشێ و خۆ قەت لە ئیسلامیش داشتی وا قەدەغە بۆ شەوەی نەکراوە یا بێ بە خێراتنی میوان بکە ئەمن لەو هەموو ماوەی کە تەنیا کچی گەورم لە مەهاباد لەدایک بۆ کە لە لەندەنا ئەویدیم هەموو لە ئاوارەی و دەربەدەریدا ئەوە بوون ئەمە هەمیشە منداڵی من ئەو پەڕی ئازادیان هەبووە دەگەڵ دانیشتن دەگەڵ میوان بە خێراتن دەگەڵ میوان قسەکردن دەگەڵ میوان بەڵام بۆمان باسکردون ئەمنیش و خێزانیشم بە سەداقەتەوە بۆمان باسکردون لە منداڵی ڕاکە بابە هێندێک شت دەنێ وڵاتی مەدا هەیە لاساکردنەوە شتێکەیە بە نێوی ئازادی شەیە و بەرەڵایی شەیە ئەمە دەبێ خۆمان لەو شانە دوور بگرین ئێوە ئینسانن ئەمە تاقە یەک کوڕمان هەیە 6 کچمان هەیە هەمیشە ودایم هەموو ئەو کۆمەڵگەی ئێمە دەزانێ تاقانە خۆشەویسترە جا کچ بێ یا کوڕ بێ بەعکسی هەمووی ئەوەیەوە کە ئەمە کوڕەکەمان تاقانە بۆ خۆشمان بوێ لەو کوردستانش پێشەوەی بچینە ئەوروپایە ئەو شەپۆلەی کوڕی من هەمیشە حەقی لە بەردەستی خوشکانیدا فوتا بوو ئەمن و دایکیان وەک ئینسان لە هەنگریمان زیاتر لە کچەکانمان دەکرد ئەلعان ئەمە ناڵم تعریف لە خۆم بێ ئەمە بۆ 30 ساڵ زیاترە کەوتوینە ئەوروپا دوو کچم لێرە بەشوداوە ئەویدیم هەر چواریان لە سوێد مێردیان کرد جیابوونەوە بۆ خۆت دەزانی ئێستا گەیشتە کوردستانیش چۆن پەرێستاندووە ئەو لاساکردنەوەی ئەوروپا و کە ئەو فەرهەنگە هەر میشە مکتومە بابە فەرهەنگێک تێکەڵ دەبێ وەک شۆرتی کارەبایی سارد و گەرمەکەی کەلێکیدا شۆرت پێدا دەبێ ئێمە لەو فەرهەنگی دواکەوتوی وڵاتی خۆمانڕا کەوتوینە مەسەن وڵاتی سوێدێک کە پێشکەوتوترین وڵاتی دنیاە ئەتۆ سای بکەس شتە چاکەکانی وان بەدەستەوە بگرە شتە خراپەکانی وان لابەرە ئەمە شتی خراپان یەکجار زۆرە ئەوانش لابەرە چاکمان هەیە ئەوان تێکەڵکەن چاک لێ دەردەچێ بۆ نمونە ئەو هەموو جیابوونەوە هەیە هەتا ئێستاشی لەگەڵ بێ هەموو خەڵگەوەی باز دەکا یەک منداڵی من لەسەر ئەو ئازادی کە بوویانە بەویست و ڕغبەتی خۆم و دایکشیان بە مێردیەمانداون و بە شێوەی عمریشمان بە مێرداون کەواتە هێمن وەکۆڵێ ئازادی ویستووە و بەرەڵایی ڕەفز کردوتەوە ئەوەی کە دەگوتێ پاشاگردانی و بەرەڵایی بێسەروبەری ئەوەیە کە تۆ دە هەر قالبێکیدا کە بتەوێ بە قازانجی خەڵکەکەت کە بتەوێ بەبێ فەرق و جیاوازی کە بتەوێ بەبێ درۆ لەسا بەبێ فرودانی منداڵەکەت بەرخورد دەگەڵ منداڵەکەت بکەیت بۆ قازانجی دواڕۆژی خۆت ئەو نەتیجەی لێ پێدا دەبێ وەک منداڵەکانی من زۆر کەسی شەجوان بەڵام زۆر کەسی شەشمانن بەداخەوە بەلاڕەدا ڕۆیشتون لاسایی ئەو لاولادەکەنەوە ئەوە یەکتر ناگرێتەوە هێ من کە ئەو شتانەی کوتووە
بۆ دوا ڕۆژی خۆی کوتووە و بۆیشی کوتۆ کە بەڕاستی لە شعرەکانی هێمندا مەسلەی ژن مەسلەی بەکەمگرتنی مەسلەی جوانی و شۆخ و شەنگی مەسلەی سەداقەتی مەسلەی پاچی هەموو شتەکانی ئەوانەی ڕەنگی داوەتەوە بۆی لە شاری هێمندا لە دوا ڕۆژدا کە ئیسفادێکی لێکراوە خەڵکی ئێمە بەشی زۆری ژنەکانی ئیسفادەی لێ بکەن. حتا بۆ منە لە کۆتایی ئەم غەزەلەیە دەڵێ بپسێنە لە پێ تۆ زنجیر و کۆت دێدەگیان بدە یاری برای خۆت لە گوێن ژاندارک هەستە وەک مەردان دوژمن وە دەر لێ لە خاکی کوردان. هێمن دەیەوێت لێرە پێمان بڵێ کە ڕزگارکردنی کوردستان بەبێ هەوڵ و ماندووبوونی کیژ و کوڕی ئەم وڵاتە بەبێ دەستگرتن و یەکبوونی نێوان وەکۆڵێ نێرومێ نایەتە دی. هێمن دەوێت لێرە بانگەشەوەمان بۆ بکات کە ژنیش لە مەدانی خەبات و ڕوبەڕووبوونەوەی دوژمن و پساندنی کۆت و زنجیری دوژمنی داگیرکەر و ستەمکارە وەکو یەکوان و دەبێ وەکو یەک ئەرکیانە بێ ئەگینا بەم ناگە هەر پیاو لە مەدانی خەباتا بێ و ژنیش وەکو ئەڵێ کۆت بکرێ و زنجیر بکرێ لە ماڵا ئەو کاتە هیچ ئەرزشێ بۆ سربەخۆی و ڕزگاری نامێنێتەوە. ئەو واقعێتێکی تەواو تەواوە هەل ئەو شێعرانەی ئینسانی بەتایبەتی وەک هێمن و خالید ئاغای شاعریش کە شاری زۆر جوانی لەوبارەیدا هەیە شتێکی بەهێلی بە نێوی دایک و کوڕ زۆر عەزەمەتە کە دمەتەقەی دایک و کوڕ دەبێ و کچ و کوڕەکەش لەوێن و ئەوانە و کە بۆ مەسەڵەن برام ئەوە لە سنگەرە و ئەمن لەوێنی موچی چوانە شتێکی زۆر جوان دێنێتەوە. ئەوە واقعێتێکی هەیە کە مامۆستا هێمن کە دەرکی بۆ شتانە کردو و هێناوێتە سەر نووسین و شێروانە لە شۆڕەشەکانی ئێمەدا ئەوە ڕەنگی دایەوە و ژنی کورد لە هەموو شوێنەکان حەقی بۆ دیاری نەکراوە دەنا لە کۆنەوە ژن بەڕاستی لە کوردەواریدا ئەمن 80 ساڵم لانی کەم تقریبەن بەبیژە کە ئەوەندی بۆی کراوە دەگەڵ هاوسەرەکەی هاوکار بووە ئەو کە کاری ماڵی کردووە جگە لە خزمەتی منداڵەکەی و نانکردنوە دایک خۆما بووە نانکردن و چێوانە لە ئەسپ و ماین و بەڵێ ئەو زردایکانەی منمە لە مەهاباد موچە مەزرامان هەبوو ئەو دروێ دەستکەنە و شتێ ئەو ژنانە دەیان کرد لە مەهاباد کە ماڵێکی کەم دەرامەدیش نەبووی دەوڵەمەند بووی هیچ فەلاحێک نێری کرد هەموو شتێکیان کردووە لەو شۆڕەشەی ئێمەشدا بەشی هەرە زۆری ژنەکان شانبەشانی پیاوان لە تیارەدا لە ڕۆیشتندا لە هەڵاتندا هەتا هێندێکان دەستیان بۆ چەکی بردووە بەڵام لە نێومەدا هەروەکەم شتەکانی ئێمە کە تێدا هەیە کە فەرق و جیاوازی دیارم بۆ خۆشم ئەو شتە قبول دەکەم کە لە زمانی دەسەڵاتمدا کە من بڵین ئەو وەختی مەسوولی پێشمەرگە بووم ئەمن ڕێگام نەدا لە یەک جێگاش ژن یا کچ دەگەڵ پیاوان چەکەڵ بگرن و لە شاخ و کێ و ئەشکەوتان بن دلیلیشمە بوو زۆریشان دەکوت مەلا ڕسوول بۆ خۆشەشتی هەیە لە ماڵە دانیشتون دەمکوت بابا وەرن کچەکان زۆر قسەم بۆ دەکردن دەمکوت وەرن لە شوێنی فەرهەنگی لە شوێنی ئیدارات لە مەڵبەندەکاندا لە هەموو جێگایەکدا کاری سوک و ئاسان کە هەمیشە لەباری ئێنەرژی و وجود و بەدەنەوە پیاو دەگەڵژن فەرقی هەیە بەڵام ئەوە ڕەوا نییە ڕەنگە من پێشم خۆش بێ باوەڕم پێ بێ ڕەوا نییە دەگەڵ 20 کوڕ دوو کچ لەو شاخ و کێ و ئەشکەوتێ پێکەوە بن ئەوە نەتیجەکەی باش نابێ هەرواش بوو چەند نمونەیەکم هەیە باسییان ناکەم کە هەمویان چ لە نێو کۆمەڵیدا چ بە کەمتر لە نێو ئێمەدا بە چاک نشکایەوە بە سەرماندا زۆریشان شت وە دواخستن ئەوەیە کە کەواتە لێرەدا ئێوەش وەکو دوو حیزبی چەپینەتەوەی دەچنەوە سەر بنەماکەی ئیسلام کە تا ڕادەیەک دەبێت ئەگەر باوەڕشت پێ نەبێ بەڵێن بە زۆری ینی هەندێکشی ئیسلام دواکەوت شتەکانی ڕاستیشکەوە ئەتۆ دەبێ باوەڵ بە کۆڵگەی خۆت هەبێ کە 190 ئەو عقیدێ هەیە دەبێ عقیدی بۆ مەسەڵەن سەید ابراهیمی عەلیزادە کتێبێکی نووسیوە پێش ئەوەی کتێبەکەی بنووسێ کە من دەیناسم بابی دەگەڵ ئێمە حیزبی بووە پێش ئەوەی کتێبەکەی بنووسێ کوتم ئەو پیاوە لە کە دەڵێن ڕێوی ئەگەر لە کونی خۆی هەڵگەڕاوە چی لێ بەسەردێ ئاوا بووە ئەلان ئەتۆ بابێکی فەقیری ئیسلامی
سربەحیبی دموکراتیەوانە ئەتو ئەو هەموو بەرە و چی دەچی فلانوانوانە لەو کتێبەی کە نووسیوێتی دقیق ئەوەی کە من ئەو وەختی لەسەر ئەو پیاوام کتووە ئشارە پێ دەکات دەڵێ ئەمن بیرواوەڕێکم هەڵبژارد بوو کە ئێستاشە لە سەرەتی بیرواوەڕێکم هەڵبژارد بوو دەنێ و هەموو خزمەکانی خۆماندا 24 ساعتە شتی منیان ڕەت دەکردەوە و قبولیان نەدەکرد یعنی نایان دەزانی چۆن بەرخورد دەگەم میلەتی خۆیان بکەنە تۆ دەبێت عقیدەت لە مەسەن بۆ نمونە لە ئەمە کە گەیشتینە ئەوروپا کە گەیشتینە ئەوروپا چوار کچی من کە دەوێ مێردیان کرد چەند کەسانێکی دیکەش دانویست ئەوە کە زۆرمان پێخۆش بوو کچی و کوڕی کرد یەکسەر بێنەوانێک کەی خۆلا بووینوانە ڕۆمان دەکرد مامەلا ڕەحیمێک کە بوو خزمی من بۆ ئەو ماری دەکردن جار جاری وها دە برادرانی کۆمەڵە داوەتیان دەکردین هەر دەگەڵدا دەنیشتیم بچین بۆ مارەکردنی دەی کۆڵان باوەڕم بە مارەکردن نییە ئەم دەم بۆ باوەڕ پێنی آخر ئەدێمەت بۆ بان کردووە دەیکرد نازانم چ جوانە ئەمن پێم دەکردن کوڕی بام نیوەکانیشیان لەڵان دەزانم چێوچێ فلانەوە دەم کوڕی بام ئەتۆ دایکت بابت برات ئەوە لە مەهابادا ئەتۆش هاتووی ئەوروپایە بیر و باوەڕێکی چەپی تونڕەویشتێ ئەوانە ئێستا ئەو کەس و کارێتی چ گوناهی هەیە کە بزانێ ئەتۆ ئەو کەسە لێرە مارە نەکردووە دڵی لەسەرتە جەرگیوی هەتا عمرت هەیە تۆ زینا دەکەی هەتا عمری هەیە هەتا عمرت هەیە ئەو ئینسانە بە تۆ خەفەت دەخوا ئەو جارە تۆ دەڵێ ماری ناکەم بە پێوەرێک چ بیرواوەڕێکی کۆمونیستی دەڵێەوە نیە ئەوە نیە ئەوروپا ئەو بەرنامەی ئەوان دایدەنێن لە کلیساکان کە دوسێ ساعتی پێدەچێ مەلای فەقیر ئێمە قەت ئەوەی دانانێ مەلای فەقیر دێ ئەو پەڕەکەی بە 10 دقە 20 دقە کەلیماتەکانی خۆی دەڵێ دەبڕێتەوە دوای وای لێ هات هەمووی قەناعەتیان پێ هێنا هەموویەوە یعنی لەباری ئەقلیشەوە دەبێت پیا ئەوانە بزانێت کە تۆ ئەو شان لێ زیاکەیەوە زۆر باشە کاکمەلا ڕسوول یەکێک لە دەردەکوشندەکان جیاوازی نێوان هەژار و فەقیرە بەر لەوە من باز لەم شارە بکەین کە هێمن لە ژێر ناونیشانی خاوەنی زێڕان وسیوەتی هەژاری موکریانی شیوەنامەیەکی هەیە بۆ هێمن دەڵێ بەو پێوەرە بواە کە ئەو کوڕی شێخ الئیسلامی موکریان و کچەزای شێخی بورهان و لە عایلەیەکی خانەدان و دەوڵەمەنابوون و منیش کوڕە هەژار و فەقیر و نەبوویەک دەبوو هێمن هیچ کاتێ ڕەفاقەت و هاوڵایەتی من نەکە ئەڵێ بەڵام بە درێژایی تەمەن هێمن منی لە خۆی خۆشتر ویستووە هەمیشە برادر و پاڵپشتم بووە مەبەستمەوەیە هێمن لەگەڵ ئەوەشا کە هەبوو بووە لە خانەوادەیەکی دەوڵەمەند و خانەدان و ئەشرافیا ژیاوە بەڵام بە چاوی دەوڵەمەندیەوە سەیری ژێردەستەکانی یا هاوڕێکانی یا خەڵکی هەژار و فەقیری نەکردووە ئەوە واقعێتیش مەحزە هێمنە من چووکە لە نزیکەوە ناسیومە ئەم پێم وایە هەر لە ماڵە خۆشیاندا لە منداڵیدا دیارە زۆر باسیەوەی دەکات لە پێشەکەکەیدا کە ئەو لەزەتانەی کە منداڵ دەبێ بیبینە دەگەڵ منداڵ بەهۆی بابی و شێخایەتەکانەوە ئەو نیتوانیوە لەو لەزەتی کۆڵانگەڕی و سەربان و شەڕە شەقی منداڵان بەشدار بێ هەر لەو دەمیڕا ئەو زەجی بەوشتانەوە چێشتووە و ئەوەی هەژاریش دەڵێ ڕاست دەکا هێمن کە هەژار لەوی نەبووتر بووە لەو شوێنەی کە خوێندویانە مامێکی من بنەوی مەلا ڕەحمانی ئاجی چەندی دەرسی پێکتون کە زۆر لە چێشتی جێوریدا چەند نوکتەیەکی لەسەر ئەو مامی من هەژار باز کردووە کە قسە خۆش بۆ پیاوێکی زۆر عالم بووە فلانوانە بووە لەگەڵ ئەوەی ئەو لە نێو کوڕە شێخەکان پاروی چەور و نەرمی هەبووە جێگای زیادی هەبووە فلانی هەبووە هیچ قبول نەکردووە کە لەگەڵ هەژاری وەک کوڕە هەژارێک خۆشی ویستۆ و هەردووکیان یەک لە یەک زیرەکتر و فلانوانتن دیارە هەژار زیرەکتر بووە لە منداڵیەوە زیرەکتر بوون ئەوەندە خۆی بەسەدا فەرز نەکردووە یەک زەڕە شتی بە زیوی بە بێوی قبول نەکردووە بۆ هەر جێگایەکی چوە بۆی خۆی ئەوانەی زۆر بۆمە باز دەکرد هەمووی ئەوانەی کردووە کە وەک دوو ڕەفیقی وەک دوو خۆشەویستی یەکتر وەک دوو ئینسان بەرخورد دەگەڵ یەکسی بکەن ئەوە بەرخوردی هێمن بەرامبەر بە هەژاری بەڵام بەڕاستی هەژار ئەو وەفاداری و دڵسۆزی و خۆشەویستی هێمن بۆوی هەبووە هەژار وانە بوو بۆ کوتنی شعر بۆ ڕوونکردنەوە بۆ خەڵکە مەسەن بڵێ هەژار هێمنەکەی جاران و فلانوانە ئەوەی بووە بەڵام لە دڵدا هەژار و هێمن یەک دنیای فەرق بوو دڵ و دەرونی هەژار هێمن ناخۆڕواڵەتی هێمن وەکو یەک وا بۆ بەزەگونجێ هەژار یەک ڕوو بوو یەکچ بوو جا نمونەیەکی زۆر بەرچاوتر هەیە کە ئەوە ڕنگدانەوەی واقعەتی لەباری سەرمایهداری و خۆ بە زلزانی و یا شانازی باوەیەوە کە کوڕە شێخ یا کوڕمەلایە ئەو ماوەی لەگەڵ مەبووە لە ژیانتدا لە ژیانی هەمنیدا ئەمن لە هیچ جێگایەکی پوڵم بەدەستێ منەوە نەدیەوە بزانێ چها 5 دیناری و چها 10 دیناریە ئەسەن پوڵی نەدەناسی
تۆ ئەو ڕۆژە چارەت کرد کە ئەو لەو دوایدا ئاوە بە فەقیری ژیاوە فلانوانە بەڕاستی وا بوو یعنی بەڕاستی ئەگەر ئەو ئینسانە ئاوا سادق بۆ میلەت خۆی نەبایە ئاوا دروودەروی لەگەڵ خەڵکی چەساوی خۆی نەبایە بە ئیمانەوە زۆر کەسی کتووە بەڵام ڕاستی نەکردووە کە من وا و فەلاعوا و فلان و فەرق پێ ناکەم بۆ وەزنی شار دموکراسی واوەشتانەوە نییە بەڵام هەیە من بە سەداقەتەوە دەڵێم ئەو چەند ساڵی بە قەولی برادێکی ئەمە کەمەیەکی 15 دینارمان یارمەتی لەلایەن حیزبەکەی خۆمان ئەندامانی سەرکردایەتی ئەمان بوو ئەوانە بە خەولی برادێکی خۆمان نێوینانم کوتیۆڵای ئەو فەقیرە نازانێت چەندە و چەندێت تەحویلی ئەو برادری خۆمانی دەدا بۆی خەرجکە ڕەنگە هەموو جارە نیوەی لێ بخۆ یعنی ئاوا بوو بەڕاستی بە ئیمانەوە یعنی ئیمانی بە و یەکسانی و هەموو شتێکی بەرابری کۆمەڵایەتی هەبوو زۆر باشە علی شریعەتی چوار نامیرکەیە مام هەژار کردوونی بە کوردی لە سەرەتای یەکێکیان دەڵێ پیاوی بێهێز پیاوی هەژار با چاکیش بێ با پاکیش بێ بەرچاو نییە کەس فەقیری پێ پیاو نییە ناخرێتە نێو ڕێزی پیاوان ئاوا پیاە دێ بەڵام دەڵێ ئەوی خاوەن زێڕ و زۆرە ئەگەر پیس بێ جنێ و فرۆش بێت دەراوی دەمی ناخۆش بێ ئیتر خەڵگەڵێ گفت شیرین و زمان ڕەوان و قسە خۆشە لێرەشدا هێ من بە جۆرێ لە جۆرەکان بەراوردی ئەم دوو شخصیاتەمان بۆ دەکات من شارەکە دەخوێنمەوە دەڵێ لە بار و قیت و قۆزە خاوەنی زێڕ ئەگەر کووڕە و وەگەر گۆجە و شەل و گێڕ بەژن باریک و شوش و شۆڕەلاوە ئەگەر پیرێکی خوێنتاڵە و ورکتێر دەڵێن زانا و ئەدیب و خوێندەوارە ئەگەر نەی خوێند بێ شەش پیت و دوو دێر بەڵام زێڕت نەبێ سووکی ئەگەر تۆ بدەی دەرزی هەزاری وەک شکست پێر لێرەدا هێ من پەنجە خاتە سەر یەکێک لە گرفتە کۆمەڵایەتەکانی کۆمەڵگەی ئێمە ینی ئەوەی کە مەحوی دەڵێ گەر لە تۆ دنیا بەری بوو قەوم و خوێشت لێ بەرین گەر بەراتی بوو هەموو عالەم دەبێ بابوو برات هێمنیش دەیەوێت پێمان بڵێ کە مەرج نییە ئەو ڕێز و حرمەتەی ئێستا سەرۆکێک دەسەڵاتدارێ لەم کوردستانەیە هەیەی ڕێز و حرمەتی خۆی بێ یا هی کەسایەتی و ئەخلاقەکەی بێ بەڵام لەبەرەوەی بیرە نەوتی هەیە و پارەی خەوتوی هەیە و دەسەڵاتێکی بە دەورەوەی خەڵک ناچارە چەپڵەی بۆ لێ بدا و دەنگی بۆ بدا و سەری خاوبی هێڵێتەوە بەڵام دەیەها زانا و سیاسەتمەداری ماندوو خەڵکی بە ئەخلاق و بە ڕەوشت و خاوەن مەبدەمان هەیە لەبەرەوەی کە دەسەڵاتی نییە لەبەرەوەی کە پارەی نییە خەڵک لەوە چێ مەرحەبایشی لێ نەکە یەکێک لەوانە مام هێمن خۆی بوو ینی لەبەرەوەی کە هەژار و نەبوو بوو ئەگونجێ ئەگەر شارەکانی نەبوونا هەر لە سەردەمی خۆیان دەمرد و ناوی وندە بوو ئەم دەردە کۆمەڵایەتی کۆمەلگە ئەمە هێمن خۆی چەشتویەتی یام هەر دەیەوێت پێمان بڵێ کە کۆمەلگە وایە و یام ئایا بۆ منە بەرامبەر بە هێمن ئەمە کراوە هەم پێمانە بەرامبەر بە هێمن کرابێت چونکە کە هێمن ئاوارە بۆ بە تایبەتی ئەو جاری دوایی یەکسەر ئەمە گرتومانەتەوە لە وەزێکی زۆر خفەقاندا و ترس و لەرزدا و هەتا خودی بارزانی کوردبووی بە هەژاری ئەگەر هێمن ئێران پێی بزانێ ساڵی 16وانە من ناچارم تحویلی دەدەمەوە ئەما مەزوو قۆسمانەوە و ماڵی من و سێ ڕسوڵی بابی گەورەکە لەو بنارانە بوو هەتا گەیانمانە هەژاری و هەژار شاردیەوە هیچ بێ حورمەتێکی نەدیوە لە وڵاتی خۆشماندا عینی شت بەڵام بە خۆی نەیدیوە بەڵامی خەڵکی دیوە دیتوێتی کە لە دیوەخانەکاندا لە خانەخاکاندا لە خودی سابلاغێدا کە خزمیان لە سابلاغێ بوون و فلانوانە لە هەموو دانیشت و مەجلیسێکدا ئەو فەرقەی دیوە ئەمن بۆ خۆم دیتومە ئەمن بۆ خۆم یەک نمونە بێنمەوە ساڵی 16وانە کە شۆڕش بەهانەی بە ئێمە دەگرت ئەم ماڵم لە هێرۆ بوو لەسەر مۆزوعێک حەسۆ داوای منی کرد بۆ حەسۆ میرخان کە بەرامبەر بەمە زۆر سێ چوار کەس بووین احترامی هەردەگرتین بەڵام جاجا لێتون دەکردین ئەمن کە چوومە ژووری حەسۆی پێشتر باسی منیان کرد بوو سێ چوار کەس دەکەن حەسۆی بوون یەکان حاجی مەحموود ئاغای هێرۆی بوو کە بەداخەوە نەماوە باسی وی دەکەم ئەوی دیکانە هەر لە منتەقەدان یەکان ماوە دویان نەماوە باسی کرد بوو بە توندوتیژی حەسۆ کابراایکی خەڵک لێ دەترسا بڕێک زمان شەڕ بوو فلانوانە بوو بە توندوتیژی باسی کرد بوو بە دواوی دامست وەژوور کەوتم کە سەلامم کرد ئەو سێ نەفەرەی دیکە هەر سێکیان وەک ئێستا و چەند ڕۆژێکم دەناسی بەڵام ئەوان چەند ساڵ بۆ منیان دەناسی یەک نەفەر لەوان حەسۆش بەنووسینەوە خەریک بوو ئەوانە خۆی ئاوە خافڵان ئەو شتانە بەس حاجی مەحموود ئاغای هێرۆی لە جێگای ئەم ماڵێکم لە یەکەوی بوو برای بابەکراغای وەزیر لە جێگاکەی خۆی هەستا و هات ببیرمەوە فلانوانە بەڵام ئەوانەی دیکە هەر سێکیان لە ترسی حەسووی خۆیان مات کرد نەجوابی سەلامیان دامەوە نەبە خێراتیان کردم
بەڵام کاک حەسۆ کەسەری هەڵە نامنیدی دەگەڵەوەی لە پێشاژاوە هەڕەشەی کرد بوو یەکسەر کاک مەلالە سوو بەخێر بێ و سەرچاوانوانە هەستاوانە جا ئەو جارەوە بەخێراتیان کردم کەدیتی ئەوانێنە منەوانە ئەوە نمونەیەکی ئەو شعری هێمنە کە بەڕاستی واقعێتەکەی ئەوەیە یعنی ئەتۆ نەقلێکی دیکەی لە نێو مەنگوڕانی کوردەواری ئێمە هەیە کە گویا مەجلیسێک بووە هەمووی ئاغا و دەسەڵاتدارەکان و کابراایکی فەقیرەوە کەش هەستاوە چۆ کەواکی سوورە و دەوی مۆت بوون کەواکی سووری چاک و بۆشراوانەی کڕێەوەیشیان فەرموو کردووە لەبەرەوەی کەلی باسەکانی جوان بۆ لە لای سەرەوەیان داناوە لە لای سەرەوەیان داناوە دێ وەختێک کە پڵاو ئەو دەمی زۆر بە زەحمەت لێدەنرا برنجوانە کە پڵاوە کاتووە کابرا ئایری ئەوەکەی کردووە کەوای سووربخۆ کەوای سووربخۆ ئەوان شەمە ئەزایی ماون کتوانە کاکە بۆچی کتوێ کاکە من زۆر جای دیکاتومە ئەو بەردەرگای نانێشو بێ مەژووری ئەوە ئەو کەوایە ئەو بۆیە دەڵم کەوای سووربخۆ ئەو نمونانە لە کوردەواری ئێمەدا هەیە من لەمسی کردوون کە بەڕاستی هەر لە حیزبەکاندا مەسەلەن نمونەی هەڵبژارتن دێنمەوە ئەمنەوە نزیک 6 ساڵە لە کۆنگرە و کۆنفرانسەکانی حیزبەکاندا بەشدارم چونکە میلەتێکی دواکەوتوین و بە حەق ئێستا سەرنەکەوتنەکەشمان هەر عیلەتەکەی ئەو شتانەیە هەتا ئێستا لە نێو هیچ هەڵبژاتنێکی کوردەواری ئێمەدا حەق بە حەقدار نادرێ هەمیشە حەق بەو کەسانە دەدرێ کە دەستەڵاتی تایبەتی هەیە کە پوڵی بەدەستا کە قودرەتی بەدەستا ئەوەی بەدەستا ئەوە عیلەتێکی شتێکی زۆر خراپە هەر بۆیەشە من کە نزیک بە 30 و چەند ساڵە خۆم لە چوارچەوەی تشکیلاتوانە دزیوەتەوە بەڵام لە خزمەت میلەتەکەی خۆمدا هەموو ئەو مبارزەی کردومە نامەوێت بە فێڕۆ بڕاوانە ئەوەی هەیە من لێرەدا کوتوێتی دەرسێکە بۆ هەموو کوردێک کە فکر بکاتەوە کاکە ئەتوار چاو لەوەی نەبێ قدرەت چیە دەستەڵات چیە زێر چیە پوڵ چیە ئەتۆ ناوەڕۆکی ئینسانەکەی بدۆزەوە شخصیەتی ئینسانەکەی بدۆزەوە ئەو جار بەرخوردی لەگەڵ بکە ڕەنگی داوەتەوە باقیدەی من هەر لەو شارەیدا بەقەت دنیای خزمەتی بە میلەتەکەی خۆی کردووە کە دەستنیشانی ئەو وەزعەتی دانە بەدانە کردووە هێمن لە یەک دوو کۆنگرەشدا دەبێت هەندامی سەرکردایەتی حیزبی دیموکرات واتە پلە و دەسەڵاتێکی ئەو تۆی هەبووە شعرەکانی هێمن تا چەند وەکو واقع و بە عملیکردنیان بوونە دەستور و پەیڕەوێک یا کارنامەیەک بۆ حیزبی دیموکرات لەوەی کە ئەم جیاوازیە چینایەتیە نەمێنێ بۆ نمونە سعید ناکام لە یاداشتەکانیە کە باز لەوە دەکات ماوەیەک خزمەتکاری ماڵی مەلا ئەحمەدی بانی خێڵانی حیزبی شوێعی بووە دەڵێ ئێمە خۆشترینی خواردنمان مانگی جارێ ئەگەر نیسکێنەیەک بووە بەڵام ماباقی ڕۆژەکان نانی وشک و چای شیرین بوو ئەڵێ بەڵام کە دەچوومە ماڵی ئەم سەرکردەیە ئەنواعی میوە و مێوژ و کشمیش و چەرەسات و شتی زۆر خۆشم دەبینی دەڵێ کە دەهاتمەوە بۆ برادەرەکان دەگەڕای ڕۆژێ پرتەقالێک لەگەڵ خۆمایە نابوو وایان دەزانی ئەم میوەیە لە بەهەشتەوە داگەڕاوەت خوارەوە مەبەسمە ئایا هێمن حیزب تا چەند پاڵپشت وە یا هێمن خۆی تا چەند هەوڵی داوە کە ئەم شعرە جوانانە نەمانی جیاوازی نێوان ئاغا و دەرەبەک نەمانی جیاوازی نێوان سەرکردە و ژێردەستەکەی نەمانی جیاوازی نێوان ژن و پیا و ژێردەستەی ژن و ستەمکاری پیا و تا چەند ڕەنگی دابووە لە بڕیار و کارکردن و ئامانجەکانی حیزبەکەیدا لە بڕیاری سیاسیدا هەتا و کاتێک کە بووە لە وجودی وێ ئەو خەزانەی کە پێی بۆ لە کۆمەڵی کافەوە تا کۆماری کوردستان هەمووی ئەمە لە ساڵی هەفتاوە لە هەموو نووسینەکانماندا ئیسفادەمان یەکجار زۆر لە وجودی هەمن کردووە ئەوە هیچ بەڵام بە دواییدا کە ئەو وەزعەتی بەسەرهات حزب ئەگەر کردبیشان چەند کەسانی کردویانە بەڵام بەشی زۆری لە ئەنگری هەر لێکراوە بەڵام لە نێو کۆمەڵانی خەڵک لە نێو گەنجەکاندا لە نێو ئینسانە ڕووناکبیرەکاندا بەڕاستی شاری هێمن لەباری کۆمەڵایەتی لەباری ئافرەت لەباری هەموو خزمەتەکانی سیاسی و کۆمەڵایەتی و مادی و معنەوی لە نێو میلەتی خۆماندا ئیسفادەی لێکراوە و هێمن بە معنای کەلیمەوە خۆی کە چۆن ئینسانێکی سادق بوو ئاواش میلەتی ئێمە بەڕاستی ڕێزی لێدەنێ و گوێی نەداوە بە جریانی سیاسی یا بە ڕفیقانی سیاسی چیان بەسەرناوە ئەوە جێگای خۆشحاڵیە کە زۆر لەو تێکۆشە ڕەساتقانەی کە لە نێو حیزبەکەی خۆشیاندا ئەگەر نەکسەیەکیان بەسەر بێ بەڵام لە نێو خەڵکدا پێگە و جێگەی خۆیان هەیە گیراونەوە ئەوە بۆ هەموو ئینسانێک شۆڕژگەر دەبێت بێتە بەردی بناغا کە میلەتی ئێمە هەرچەندە بە شێوەیەک خراپ بارهات بێ لە توولی تاریخ پشتیوانێکی ڕاستە و خۆی بەخۆیەوە نەدیست بێ هەمیشە
پردی دواڕۆژی خۆی نەڕوخان بێ و چاوێکی هەر لەوەی بێ بە لای کەسێکی داگیرکەرە سیرکێ بۆ مەسڵاتی شخصی خۆی بەڵام ئینسانی یەکجار زۆر خاوەن شخصیت خاوەن نەزەر و خاوەن حەق و حقوقی واقعی لەسەر هەر ئینسانەکان ئەوە جێگای خۆشحاڵیەوە ئەمن بە خۆشحاڵی دەزانم و پێشم وایە هێمن لە هەموو زوربەی شاعیرەکانی دەوری خۆی گۆران و چەند کەسێکی لێ دەچێت هەموو کەس زیاتر ڕێزیلێکیراوە ڕاستە یەکێک لەو شعرانەی تر کە هێمن پێم وابێ ڕوو لە ئاغایەکی ستەمکار دەکا هەرچێکی بێتە سەرزارم ئەمن دەیڵێم و بێباکم ئەگەر چی بێکە سوزارم ئەمن دەیڵێم و بێباکم ینی دەیەوێ ڕەخنە لە ئاغا بگرێ بە زمانێک تا ڕادێ زبریش چونکە ئاغا زۆر جار لە کۆمەڵگەی کوردیان نەک زۆر جار بەردەوام کۆمەڵێ مفتەخۆر و خەڵک فری و دەرهەبوون شێخ و ئاغا و دەسەڵاتداری سیاسی لە کۆمەڵگەدا هەمیشە خەڵکیان کردوتە پرد و پەیژە بۆ پەڕینەوەی خۆیان و بە ئامانجگەشتنی خۆیان هێمن لێرەدا بە زمانێکی توندی زبر دەیەوێ دژی ئەو کەسە بجوڵێتەوە کە پێی دەگوترێ ئاغایەک کە مافی خەڵک ڕزق و ڕۆزی خەڵک ڕەنج و ئارەقە و خوێنی خەڵک وەکو زەرو دەخوا بۆ بەرژەوەندی خۆی و دیوەخانەکەی ئەم شارە چییە هێمن مەبەستی چیە لەم شارەدا وە بەکەی وتوەمە ئاغایەکیە ئەو کاتێکە بڵێن لێرە نەوەیەک ئازادی پێدا بوو زمانی عەبدولکەریم قاسمی بەسەردا هات پاشان لە ڕۆژهەڵاتی کوردستان شا هەنگاوێکی زۆر باشی هەڵێنایەوە کە تەقسیمی ئارزی کرد و ئەو دوورشتانە لەو منتەقی مەرگەی لە پشدەر شاعیرێکەیە بە نێوی فانی کە دەبێتە بابی کەماڵ میراودەلی ئەو پیاوە شاری چاکچاکی هەیە ئەو پیاوە وەختی خۆی ویستی شتێک لەسەر ئاغایان و ئەوەی کە بۆ خۆی ئاغایە و بەرامبەر بە خەڵک چیان کردو چیان نەکردو یا شێخوانە شارێکی نووسی بەڵام لە هەموو سەردێڕەکەیدا دەڵێم بیڵێم و ناوێرم هێمن ئەوەی بەگوێ دەگاتەوە کە مامۆستایە من ئەوەی بەگوێ دەگاتەوە ئەویش یەک دنیا شتەکە پەنجی خواردوێتەوە لە دەرونی ویدا هەڵدەستێ دقیق جوابی دەداتەوە و هەرچی نالەباری و زوڵم زۆری و بڵێ مفتەخۆری شێخان و هەرچی بە مشکی هاتووە ئەوەی دەڵێ بەڵام لە هەموویدا دەڵێ دەیڵێم و بێباکم جا لێرەدا ئەگەر مەودات هەبێ بۆ ئەو مەسلەی ئاغایەتی و یا تەقسیمی ئەرزەکەی هێمن شارێکی بە نێوی ڕاوەبەراس هەیە بە هەمویاندا دێتە خوارێ ئەو ڕەفیقانەی کە لەگەڵی ڕاوچی بوون بەڵام ئاخرشت بە خۆیدا دێتە خوارێ کە دنیا ئەدەبێتی سێدایە گەر وەخت بێ لە چەند دەقەیەکدا بۆ تکردنەوە فەرموو کە باز دەکات لە چەگەستانەوە بەڵام ئامۆزایەکی خۆی کە نێوی خدر بووە دەڵێ دەبێ حاڵی چ بێ کا خدری خۆمان کوڕی کێوان و ڕۆڵەی بەند و چۆمان مەگەر نۆکان بخوات و بستەڕاوێ دەناتازە دەوێرێ گول لە باوێ ئەوە ئامۆزاکەی بەدفەنگ لێ ڕاستابوو لەسەر ئەوەی جا برادێکمان هەبوو دەستی شعریشی هەبوو ڕەحمانی قازی لە تایفی قازی محەممەدیە دەبیرێکی زۆر مەشهوری مەهاباد بوو نەقاش بووانە بوو چەند ساڵێکە فۆتی کردو ڕاوچێکی بەنێوبانگ بوو دەڵێت چلۆنە کەیفەکەت ڕەحمانی قازی دەخۆی ئێستاش کەبابی جەرگی قازی ئەو ئێستاش لێ دەنێی تۆ سەنگە سیران دەنێری کاس هەسەفرە بۆ فەقیران مەزەی وەتکاتە کاکە سینگی باڕی نەوەڵڵا هێندە برسی بەرتەهاڕی ئەوە چاکە لە قەسابخانە دوورنی وەکو عوڵای برات بۆ گۆشت زەرورنی کە عوڵە ماڵی لەدەی بۆ برای بووە ئەو لە قەسابخانەی نزیک بووە ئەوە تێدا جاوجا دەڵێ ڕەفیقان چاکە ئێوە خەڵکی شارین وەکو منین بەشی زۆرتان ئیدارین بحەمدیلا هەتانە ئیش و کارێ بە ڕۆژ کار و بە شەو گاڵتە و قمارێک ڕەفیقێک غەمڕەوێنێک ئاشنایەک کتێبێک داستانێک سینەمایەک بەڵام من خەڵکی لادێم سەگ بە حاڵم کز و داما و ڕوت و دەست بەتاڵم پەرێشانم کزم بێکار و بارم بە بێڕاوی بەجارێک کۆڵەوارم کە زۆری بۆ دەهێنام دەست و میحنەت کە زۆری بۆ دەهێنام دەرد و میحنەت دەچوومە کێو و ئامێزی تەبیعەت خدایە تازە چۆنی بگوزارێنم کە تەنیا تۆپەڕەش بوو خەمڕەوێنم تفەنکەی نێوی تۆپەڕەش بووە لە ژوورێدا دەنیشم هێندە دەمرم کە دەسمە دەشت و سەحرا سەکتە دەگرم لە نێو دێدا کە دەسمە بەربەڕۆچکە دەدەن دەورم مناڵی سەر بە کۆچکە ئەوەندە گوێ لە مست و تند و تۆڵن ئەگەر زوو هەڵنەیەم چاوم دەکۆڵن جاوە لێرەدا دێتە سەد تەقسیمی ئارزی دەڵێ خەریک بووم ڕاگرم دوو گۆڵە تاجی بەوان ڕاوێ بکەم بۆ ناعیلاجی تەماشام کرد کە نیمە نانی خۆشم بە بارانی ڕزی ئەو ساڵ کڵۆشم کە جوابی نەداوەتەوە خدایە تازە
بە بارانێ ڕزی بە گاوانێ بڵێم زیانێ مەفەرموو دەڵێ لاچوو زمانی تۆی بەسەر چوو بە جووتێرێ بڵێم چاکت نەچێڵا دەکا پشتم نەرم یەقین بەتێڵا لە باغمدا هەیە جاوە لە باغمدا هەیە 100 بزنە گڕوێ بزن ئازاد کرابێ ڕیشە دەڕوێ خدایە تازە چۆنی بگوزارێنم کە تەنیا تۆ بەدا دەڵێ آخر شتەکەی لە بیرم نەماوە دەڵێ پەنا بۆ کوێ بەرم بچم بۆ کام وڵاتێ لەکوێ پیاوێ هەیە نانم بداتێ نەجاتم بێ لە دەست ئەو کێشە کێشە بەلعنەت کەم زەمین و باغ و مێشە یعنی مڵکەکەی بەلەندکە جوانە دەست خۆش بێ جەناوی کاکمەلا ڕەسوڵ کاتی بەرنامەکەم تەواو بوو بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەی هاتمە کۆتایی هەڵقەیەم جارەمان تا بە یەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرم خۆتان